بڕیارێکی وەزارەتی ئەوقافی هەرێم سەبارەت بە پابەندنەبوونی مامۆستایانی ئاینی بەو وتارانەی لەلایەن لیژنەیەکی وەزارەتەوە بۆیان دیاری دەکرێت نیگەرانی بە فراوانی بەدوای خۆیدا هێناوە و مامۆستایانی ئاینیش دەڵێن خۆیان شارەزان و دەزانن لە وتاری هێنیدا چی پێشکەش بکەن. بە شێوەیەکی گشتی ئەم بڕیارێکی باش نییە و مامۆستایانی بێگومان ڕەدیەکەنەوە ئەگەر حیواریان لەگەڵ دەکەن حیواریشان لەگەڵ نەکەن لەوانەیە کۆمەڵێک یعنی سەرپێچی هەبێت و دوای ئەوە یعنی ڕەتفعلی وەزارەتی ئەوقاف من وازانم ئەمە ڕێگەیەکی باش نییە بۆ گفتوگۆ لە بینێمە وەزارەتی ئەوقاف. وتاری وا هەیە لەوانەیە دراسی چەند هەفتەیەکی گەرەک بێ مامۆستا ئاینی قسە لەسەر یا بابەتی وایە لەوانەیە بە جومعەیەک تەواو نەبێ یا بە دوو جومعە تەواو نەبێ یا بە سێ جومعە تەواو نەبێ جاری وایە مە بابەتێک لە خوتبە تەرحەکەن سەرەکەی زنجیرەیە بەڵام سەرەکەی ئەم زنجیرانە ڕەچاو نەکراوە لە موتارانە لەم بابەتانێک کە وەزارەتی ئەوقاف دیاری کرا بۆیە مامۆستا ئاینی ئیمامە پێشەوای ئەو خەڵکەیە خۆی باشتر و شارەزاتر و تێگەیشترە بەو بابەتێکەوە هەڵبژێرە بە ئەو نوێشکەرانە بۆ ئەو خەڵکە لە بەژێر دەسەتی. لێپرسراوی ڕێکخراوی کەلاری یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی پێی وایە ئەگەر مەبەستی وەزارەتی ئەوقاف لە بڕیارەکە ڕێگریکردن بێت لە بڵاوبوونەوەی توندوتیژی ئەوە ڕێگایەکی گونجاو نییە بەو پێی هەر مامۆستایەک بێوێت باس لە توندوتیژی بکات ڕێگای تر هەیە پەنای بۆ ببات. وەزارەتی ئەوقاف بێوێ ڕێگە لە توندوتیژی بگرێ مامۆستای ترێت لەو ڕێگایشەوە ئەتوانێت وتارەکەی توندوتیژ و ئاراستەی جەماوەر ئاراستەی خەڵکیشی بکە. بەڵام لێرەدا هەندێک جار مامۆستا ئەیەوێ شتێک باسکە بۆ ئەو خەڵکە بۆ کۆمەلگا لە ڕاستیە کە ئەوەی داناوە بۆی ناکرێت دەبەسێتەوە کە شتێکی تر باسکات. خۆمان زۆر بە دۆسۆزتر ئەزانین لە ڕاستیدا بەرامبەر بە ئەوەی کە ئەو هەدەفەی ئەو پەیامەی چی بۆ دەربارەی ئاین چیت بە دەربارەی میلەتەکەمان و نەتەوەکەمان و نیشتیمانەکەمان ئاراسی جەماوەریەکەین. بەڕێوەبەری گشتی ئەوقافی گەرمیانیش دەڵێت هەر مامۆستایەکی ئاینی پابەندی بڕیارەکەی وەزارەت نەبێت لێپرسینەوەی لەگەڵ دەکەن هاوکات پێی وایە ئەم بڕیارە لە بەرژەوەندی گشتیدایە و هەماهەنگی لە نێوان مامۆستایانی ئاینیدا دروست دەکات. قسە لەسەر ئیجراعات کردنەکرێت لەسەر بابەتەکان مەسەن ئیجراعات وەرەگرین لە دژی ئەو مامۆستایی پابەند نابێ ئیجراعاتکردن چۆنە لە حەقی مامۆستا کاتێ پابەند نییە ڕنگ بێ مامۆستایەک تا سێ مانگی تریش تا دوو مانگی تریش هیچ پابەند نەبێ پێوەی بەڵام ئێمە تەنها پێی ئەڵێن قسەی لەگەڵەکەن ئەڵێن مامۆستا ئەو بابەتە لە بەڕووی خۆتان قەرارتان لێداوە ئامادەی کۆنفرانس بوون ئەم بابەتانەش بابەتی جوان و خەڵکی پسپۆڕ و مەلا دایناون ئیلتیزامی پێوە بکەن زۆر باشە بۆ خۆتان و هەماهەنگیشە یعنی بۆ ئەوەی کە بەڕاستی لە وڵاتێکین ئێمە کاتێ ڕێخستنەوەی بابەتێکە کرێ پسپۆڕ ئەیکا خزمەت بە بەرژەوەندی گشتیەکە. بە شێوەیەکی گشتی مامۆستایانی ئاینی پابەندبوونیان بە بڕیارەکەی وەزارەتی ئەوقاف سەبارەت بە دیاریکردنی سێ بابەت و هەڵبژاردننی یەکێک لەو بابەتانە بە بەرتەسکردنەوەی ئازادی ناودەبن و دەڵێن بەو شێوەیە ناتوانن وەک پێویست پەیامی خۆیان بگەێنن. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.